چەند سیفات لە مناڵانە هەیە ئەگەر لە گەوراکان هەبوایە ئەبوون بە ئەولیای خوای پەروەردگار وەکو یەکێک لە زانایانمان ڕەحمەتی خوای لێ وای فەرمووە جوان سەرنجیان پێنج خاڵە بە و لەگەڵ حاڵی خۆتە بەراوردی کە یەکەمیان منداڵ لە هەر شتێ بترسێ سڵی لێکاتەوە ئەگرێتە ڕادەیە ئەگری بەڵام گەورە ئێژێ الحەمدوللا من لە خوا ترسم بەس بەداخەوە نایبینی سڵ لە تاوام کاتەوە نایبینی لە ترسی خوایە بگری دووەم منداڵان هەرگیز بیریان لای ڕزق نییە دڵنیان لە ڕێی دایک و باوکیان و ئوموریان ئەڕواتە ڕێوە بەڵام گەورەکان ئێژن خوا ڕازقە کەچی تەماشای حاڵیانەکەی دایم لە ترس و قەلەقیان سێم هەرگیز لە دەمی هیچ منداڵێ نابیسی گلەیی و ناشکری بەرامبەر بەخوای پەروەردگار بکە چوارم منداڵان حەزیان بە کۆبوونەوەیە پێکەوە یاریکەن لەگەڵ یەکتریا بن ڕقیانە لە پەرتەوازەیی و تەنیایی پێنجەم و کۆتایی لە نێو منداڵانە کاتێک کێشە و شەڕ و مەرافەیە دروستەوێ زوو هەوڵەدەن ئاشتەوایی دروستکەن و کۆتایی بە کێشەکە بێرن دڵیان ڕق و کینەی تیان نییە ئەم چەند سیفاتە جوانەی منداڵانمان باس کرد تۆش ئەگەر هەنیە سیفات هەیە جوانە ئەیبینی و حەزەکەی لە گەورەیە هەبێ لە کۆمێنتا بینووسە با خوێنەر بیخوێنێتەوە و سوودی لێوەربگری سەلام عەلەیکوم